من لزانکو امریکی پر سالا گیت ها کریه خوندنا خو و نوکجی من رخراو زباره مدام از رانده گر هندک حوالا بوی بشینه هاریکاریا نشتیمان خو ولات خو کردستانی بکنه به هندک کارت خو بخش به ولات خو انجام بدهینه. سەربازی ون لە وەڵقەیە باز لە چیرۆکی گروپێک لاوی خۆبەخشی شاری هەولێر دەکات. ئەوان دوای تاوکردنی زانکۆ بڕیارێکی گرنگ دەدەن لە پێناو خۆشەویستی و خزمەتکردن بە نیشتیمان بۆیە گوێ بە زەحمەتیەکان نادەنەوە ئەو بڕیارە جێبەجێ دەکەن. ئەو خۆبەخشانە گیرفانیان وەڵا دەکەن بۆی بتوانن سوود بە کۆمەلگا ببەخشن. گیان فیدەیانە لە ڕێگەی کارە خۆبەخشی و بیرۆکەکانیان پەرە بە ژینگە و پەروەردە و توانای گەنجان دەدەن. افکمالا گنجید کو نوگه ناف رخراو زباره داغم به و کم و بویم من ویتن چنکی انجام بدهینه هنگی شما پیشتر راستی من حوالی میگیری ده هبو من پیشتر کارت خوب بخشید گیری پیشتر من پیگ و سردانا آوارا گیری ایدی امشان اکودل همان بابت دا ببینینه و کم همیا پیگی و من بس اوا هاوکاریا کمالگای خوب بگینه شنگی ام دانشتیم من بریار داغم بشینه بخو ام گنجید ویولاده کس نشد و گیمه خدمت مالا خوب بگیرم خدمت نشتیمان خوب بگیرن. یەکێک لە کارەکانیان لەو هەڵوێستە نیشتیمانی کە بە شێوەیەکی خۆبەخش لە ئەستۆیان گرتووە بریتیە لە پاراستن و لە ئامێزگرتنی ژینگە. و لبوجین یک کردستانی ما چند چالاگیک انجام داینه بس پیش هر چالاگیکی ام هستن به درست کردن چند سیناریو اگه ویدیو اگه باوی ام خلقی خو هشدار بگینه و وقتی ام ویژینگی خوابین دیگینه یا باشتر دیگینه نشن به بخراب بگینه و یا جی پیز بگینه و بو ام پیش هر چکی ما ویدیو چاگرن باوی ام هشداری بدینه بشتینگی ام هستن به کزاخه کردن هندک دارت سر جوت سایدا باوی ام شبکه جوانتر بدینه وان داره او دار بشینه جوانتر گشه بگینه و چند دیگه مهاکاری هندک بسالات چه ورد اوت کوبه لوی بواره داشارزان کوان هاتنو نشان مدانه ام فیر کردینه و پشتینگی من خوبه کی گنج مکزاخا خو انجام داد همان کاتیج دا ام سردانا پارک دیگه پارک تبلیغ پارک دور بر تبلیغ ام سردانا وان دیگه شام بشان وان کسا اوت ویری وان بسالات شد اوت ویری کو خدمت پارک دیگه امیش بشین ها کاریا وان کزاخه بگینه برینه بگینه خوابین کردنه بگینه كانوا كل فرناو أمشي برادة بالندارة. هي كاميرا جدينا لنا. عبروا ئەو خۆبەخشانە لە شارۆچکەی بەحرکە لە شاری هەولێر نیشتەجێن هەمویان دەرچووی زانکۆن و بەشێکیان یەکەمەکانی سەر زانکۆکان بوون دانەوێت ئەو وزە و توانە و زیرێکیان خەنە خزمەت کوردستان بە شێوەیەکی خۆبەخشانە ئەو خزمەتە ئەنجام بدەن. هوکار هندی کومد ویدن شام بشان وان جینگ دوستانه هاریکاریا وان بگین او کو ام بشین آزاری وان تی بگین زحمت وان تی بگین وقتی که ما گل وان دا شول کردیم مدید که وان چند به زحمتی اف دارد وکی کوکی منالا کی وان بخیوت کنو مازن کنو با او جینگی که باشر بمدابیم میکنه تندرستر بمدابیم بکنه هجبر هندی جی هوکار کات کنه هجبر وی چند او کو مدویتن دهاتو دا ام ببینه شوین داگیرت وان ام شوین توان داگیر بگین و بشینه جینگه که باشه به کورسانی دابی میگن. لە هەموو کاتەکانە ئەو بە تەمەن و بە ساڵات چوان و فەرمانبەرانە ئەرگ دەکێشن و ماندوو دەبن ویە داوا دەکەین هاوڵاتیان ڕەچاوی بارودۆخ و تایبەتمەندی پارک ڕەچاو بگرن ئەویش بە جێبەجێکردنی ئەو ڕێنمایانەی پارکەوە هەمیشە دەبەکان زبڵەکان لە شوێنی سەلەکاندا بنێن و هەروەها ژینگەی پارک پیس نەکەن و هاوکارمان بن هەتاوەکو بتوانین ژینگەیەکی باشتر و تەندروست بۆ ئەوان فراهەم بێنین. و لێرەوە ئەمە دەرگای پارک کراوەیە بۆ سەرجەم ئەو ڕێکخرا و
چالاکوان و خۆبەخشانەی کەوا هەمیشە لە خزمەتی ژینگەدا بوون و ئەومە پێمان زۆر باشە و پێشمان زۆر خۆشە کە ڕۆژانە سەردانمان بکەن هەتاوەکو لە ڕێی میدیاکانەوە پیشانی نەوەی نوێ بدەین پیشانی گەنجانی شارەکانمانی بدەین کەوا خزمەتکردنی پارک و باخچەکان لە خۆڕانە هاتووەتە گۆڕێ بێگومان خزمەتی ساڵانێکی ویستووە ئاودانی دەوێ هەتاوەکو ژینگەیەکی باشتر فراهەم بکەیت. و ئەو خۆبەخشانەش دڵسۆزانە کە کارەکان ئەنجام دەدەن لێرەوە پەیامێک دەگەیەنن کەوا خەڵکانێک ماندوو دەبن لە دوای ئەو کەسانەی کەوا ژینگە پیس دەکەن ئەمان خاوێنی دەکەنەوە. ئەم گەنج نوکە پێویستم هەستین گرنگیە ژینگەی بدەین گرنگیە تەندروستیە خۆ بدەینە ژینگە بەشێکە تەندروستیەکە مە ژینگەیەکی پاک و خاوێن نەبیتن مە تەندروستێکە باش نابیتن هەربەر بێ چەندێژی مەدوێتن زیاتر داهاتوودا گرنگێکە باشتریش ژینگەی بدەینە شان بشانێ ژینگە دووستا وەستین و خۆ فێرە هەر تشتێکی بگەینە چ کەزا خەبی چ بەتر مەبیتن هەر تشتێکی بیتن. وان ژینگە دوستانی شامەدا کۆن ئەو دوستت ژینگەینە ئەو دوستت ژیانێنە چونکە ژیان بێ ژینگە نابیتن کەواتە ئەو تنێ بوومە دارێکی ناچین بەڵکە ئەو بوومە ژیانێکی مەزن دیگەنە با ئەم سبەی بشینە ئیستفادەی لێ بگەینە بویە مەدوێتن ماوە فێر ببینە ئەو مامۆستایت مێت هەرم مازنن و وەختی کۆم چوی مەدگەواندا شوور کرد ئەو زۆر بەتەمامیش بوونە وان ڕۆژانە ئەو چەند جارە پشتە خود جەمینن بۆ ئەوەی ئەو دارێکی ئابدانیان جێکی خاوێن بگەن و ڕاستی ئەوێت کاریگەرێکە زۆر کرە سەرمەکۆمەدیتی وێ زەحمەتە هەندا مازن و ئەو ژینگەیەکی بمەدابین بگەنە پێویستە ئەمیش قەدر و قیمەتی دوام زانینە. لە شەقامە گشتیەکان و پارکە گەورەکان گرنگی بەدار و درەخت و سەوزایی دەدەن خۆبەخشەکان دەیانەوێت بە شێوەیەکی جیاوازتر ببن بە هاوکاری کەسانێک کە تەمەنیان سێ هێندەی تەمەنی ئەو دارستانەیە. هەمی دەمانە تەوێن دەوروبەریمە هەوڵە هەندیادای و زوڵمی زداریە لمە بکەن ئەو زوڵمەش نەبووە سەبەبە و ڕق و کینە دتاکێ کوردا چێبی پێچوانەوە دێشین بژین گەلێ کورد ئێکش پیرۆستترین کەلێک و گەلێک و هەمگاوی دەستێ برایانیە وەکیری ئەگەر تۆ لە هەر بیانیەکی بپرسی و سەردانەوی ملەتەی بکەت یەکەمیش بووتە بەحثکە دێ بەحسا مرۆڤاتیا وی گەلێکت مرۆڤ دۆستیا وی گەلێ بکەتن. ئەم ژی یەکەم جاوەکی تاک دەمێک و ژینگێتە ماڵاتە گەڕەکاتە ملەتێتە هەفکاری تەگێک کوتە ڕۆحە خوبەخشی بووتە دێ چێبیتن ڕۆحە مرۆڤاتی دێ بووتە چێبی دێوالتە هێتن خود بخود دێ ئەو هەست بووتە چێ بکوت و کارە خوبەخشی بکەیت. ئەو لاوە خوێن گەرمانە جانەوێت ماندوێتی ئەو دەست و پەنجانە تۆزێک بحەسێنەوە لە ئامێزیان بگەڕن تا یارمەتیشی بچووکیان پێشکەش بکەن. ئەم دەستانە توێنێتی ئەم گەڵاو دەرختانە دەشێن و زیان پێدا بەخشن. یەکێکم لە خۆبەخشەکانی زبارە و هەروەها شانازی بەوە دەکەم کە دەتوانم کاری خۆبەخشی بکەم و ئەو کارانە کە وایلان لێ کردوم بتوانم وەکو بڵێ وزەیەکی زیاتر و بەهرەیەکی زیاتر لەو کارانە وەربگرم و ئەو کارانە هەموو کات وام لێ دەکەن دڵخۆش بم بەرامبەر بەوەی کە کەسێک پێم دەڵێ سپاس. لە تەمەنی کارکردن مەگ و کاری خۆبەخشی لە زۆر کاری جیاجیا و واری جیاجیا کارم تێدا کردووە یەکێک لەوانە یارمەتیدانی کەسانی کەم دەرآمەد بووە و هەروە لە کاری ژینگەییدا من کە هەمیشە شانازی بە یەکێک لە کار و چالاکیەکان کە تێدا بەشدارم کردووە لە گەورەترین پرۆسەی سیاسی کوردەویش کە ڕیفراندوم بوو لە تەنیش گەورەترین سەرکردەی کورد کە سەرۆک بارزانی بوو گەورەترین پۆزەڵ ئاوتمان دروست کرد کە ئاڵای هەرێمی کوردستان بوو ئاڵای پیرۆزی کوردستان بوو. وەکی هەمە ئەندامێکی دیل زبارە پێش دامەزراندنا زبارە مە زۆر کارێ دیێت خۆبەخشیت کریم و جارێکا دیکەنێژی مە هەندێک کۆمەڵە گەنجێکا مە بخۆ ئەکتیڤیتێکێک خزمە هەندێک شاعر ئینانە وەکی کۆنسێرتێکێ و داهاتێ وی کۆنسێرتێ مەدابین کرد بوو کەم ئەندامە
و نوکجی ام گل رخراز باره بردامین که مزور چالا که دیکنی بار جینگه و پر پیدانا گنجایت کری حتی نو که ام بردامینه سەرەتایی کارکردنم لە بواری خۆبەخشیدا بۆ چەند ساڵێک لەمە بەردەگەڕێتەوە لە کاتێکە سوسیال میدیا پەرەی پێدرا ئێمە لە چەند ڕێکخراوێک بووین دەرسی وەنەوتنەوەی بوو زمانی ئینگلیزی بوو چەند تەمەنێکمان دەگوتەوە دواتریش کە ڕێکخراوی زبارە پێشنیاری بوو کردم کە ببم یەکێک لە ئەندامەکانی زبارە زۆر بە خۆشحالیەوە بەشداریم کرد و لە چەند کاری خۆبەخشی وەکو ژینگەیی و مەکتەبەکانە بەشداریم کردو و تەواو خۆشحاڵ بووم لەو کارە. لە بەرەبەیانی زوو دەست بە کارەکانیان دەکات. یەکێک لەو کارانە نێشتن و بڕینەوەی ئەو گژوگیا زەر بۆیە کە زۆر جار گەردەگرێت و زیان بە ژینگە و پێکاتەکان دەگەیەنێت. زۆر دەمێکە دەستم بە کاری خۆبەخشی کردووە حەز دەکەم یەک لەوانە باز بکەم کە ئەو کاتە بوو کە برا کوردەکانمان لە ڕۆژئاوا گەڕانەوە بوو کوردستان و ویستیان لە شوێنێک دابمەزرێن ئێمە کومەڵە گەنجێک هەستان چوین بەرەو ئەو شوێنە و هاوکاریمان کردن کە بۆ ئەو کومەکەی بووان خڕکرا بووە ئێمە یارمەتیان بدەین لە دابەشکردن و جێنشینکردنی ئەوان دووەم کاری خۆبەخشی منیش ئەوە بوو کاتێک بەداخەوە کە داعش هێرشیان هێنا سەر کوردستان و منیش کە برایەکم لە خەستەخانە کاری دەکرد لەگەڵ پێشمەرگە بوون من بە پێویستم زانی کە خۆبەخشانە بچم هاوکاری ئەو بریندارانە بکەم کە دەگەڕێنەوە بۆ خەستەخانە و چونکە کە بریندار دەگەڕێنەوە کەسیان لەگەڵ نییە کەسی خۆیان لەگەڵ نییە. جگەل لە ژینگە بەشێکی کارە خۆبەخشیەکەیان تەرخان کردو بۆ گرنگیدان بە قوتابخانە لە شارۆچکە و گوندەکان لە هەر شوێنێک کە پێویست بێت. وەختێکمە دەست پێگیری بۆ مەزورە بە زەحمەت بکوم بشینە ناف مەکتەب بۆ تشت مازم بگەینە بەس بۆ مەبەرە خۆدایە تشتی هەرە پێویست ناف قوتابخانە پێویستە بێداگیرن ئەو بوو کە ئەم بۆن قوتابخانە بشین گەرم بگەینە ئەم هەستاینە ئەف کومەڵە گەنجە مەسەر حسابە خۆ مەسەر داهاتی خۆ مە هەندێک فەرش کڕینە و مە ئەف کە مێزێت قوتابی سەد دانیشن تایبەتی قوتابخانەی سەرەتایی سەد دانیشن شێوەیەکی جوانتر دیمەنێکی جوانتر بدەینە قوتابخانەی وەوەی قوتابیت مە بشینە لە ژینگەیەکی باشتر و خۆشتر دابژینە و ئەم بەردەوامیش بینە مە پلانێت هەیک و زیاتر بشینە کتێبخانە لە هەموو قوتابخانە چێکەینە و تەرکیزە ما زیاتریش دەکەی بدە سەر گوندا. لێرە بەستەمە ئەوەکو ئەمەگە گەنجێتنی ئەو جیلێنیە نوگە بشینە هاکاریە قوتابخانێت خۆ بگەینە کەرتی خوێندنێ بگەینە بشان بشانە حکوومەتێ هەتانگە حکوومەتێکی چەکێم تەر خەمینە گرینە لە بارێ خوێندنێدا بەسمەبێتن شان بشانێت وان کو بشینە هاریکاریە قوتابیا بکەین بەوەی ژینگەیەکی باشتر و تەندروستتردا بشینە خوێندنە خۆ بەردەوام بگەن. لە کاتی سەرما تەختەکانی دانیشتن فەرش دەکەن تا قوتابیان منداڵ لە سەرما بپارێزن. زۆر جاریش پۆلەکان نۆژەن دەکەنەوە. لار قوتابخانەیە کتێبخانە نەبێت ئەوان بێ بەرامبەر ژوورێک بۆ یاخ دەکەن و تەواوی پێداویستی و پەرتووکی جۆراوجۆر دابین دەکەن. ماندوو دەبن و زەحمەتی دەکێشن کاری سەخت ئەنجام دەدەن. ئێمە هەمومان قەرداری کۆمەڵگەی کوردین بۆیە ئێمە وەکو گەنجێک کومەڵە گەنجێک هەستاون ئەو ڕێکخراوەمان دروست کردیوە بۆی بتوانین کۆمەڵێک لەو قەرزانە ببەخشینەوە کۆمەڵگەی کوردی خۆمان بدین بوون ئەمە بەخۆم کە لە ئێران لەدایک بووم ئەوارەی لێدایک بووم کاتمەوە
کوردستان ساڵی 1998 هەتا ئێستا من قەرداری ئەو کۆمەڵگەی کوردی خۆمم بووە ئێستا کە من ئێستا وەکو گەنجەیەک پێویستە بەڕاستی هەمومان بین بە خۆبەخشانە بتانین یارمەتی ئەو کۆمەڵگەی خۆمان بدەین. ئینگلیس پندێکیان هەیە دەڵێن no man is an island، یعنی هیچ مرۆڤێک دوورگە نییە، کەواتە هیچ مرۆڤێک ناتوانێت بەتەنە وەکو دوورگەیەک لە ناوەڕاستی زەریادا بژیت. ئێمەش وەکو گەنجی کورد بەڕاستی هەر کەسێکمان بەتەنە ناتوانین ئیش بکەین، بەڕاستی ناتوانین گۆڕانکاری لە ناو کۆمەڵگەی کوردی دروست بکەین. بووە ئەمە ئەو ڕێکخراوەمان دروست کرد کە ناوی زبارەش ینی هەرەوەزی، ئیشی هەرەوەزی پێکەوە ئیشەکەی بکەیت. زۆرجار لە چەندین شوێن بەشێک لە شارۆچکە و گوندەکان پردێکن بۆ گەیاندنی پێداویستی و هاوکاری و هەندێک جاریش چەترێکن بۆ بڵاوکردنەوە و گرنگیدان بە بواری پەروەردە و فێرکردنی منداڵان بە خۆبەخشی و بێبەرامبەر. ئەمانجەمە لێرەدا ئەوەکو ئەم بشینە نیشا دەوروبەری خۆ بدەینە و ئافرەت دەشێتن شتێکی باش بۆ کەماڵگۆیەکەتن. ئافرەت دیگەل ڕێگەزی بەرامبەر ئافرەت و پیاو دەشێن پێی بە شتێکی جوان بگەنە و گەنج دەشێن پێی بە شتێکی جوان بگەنە. دەبێژن گەنج نابیتن پێک و هەر بستن و شولێکی ئەنجام بدەن. نەخێر ئەگەر گەنج ڕێگەزی جیاواز بین و بیرروکێت خوب پێک و شێر بگەنە بیرروکێت خوب پێک بەش بگەنە دەشێن شتێکی زوری جوان بگەنە. چونکە بە ئەرکی مەیل گەنجا تایبەتی وەختێک مەبێتن کوردستان ببیتە دەوڵات، کوردستان ببیتە وڵاتێکی سەربەخۆ، بۆ ئەم گەنج پێویستە داهێنانت نیر بگەینە. داهێنانت نی بگەینە ئەم پێویستە ئەوە ئەرکێ سەرشانە مەکەن پەستینە شتێت نی دەربینینە داهێنانە بگەینە بۆ ئەم بشینە وڵاتێک دەبێت مەکەیف وڵاتی خوب بێتن مە وڵاتێک خۆوەکی نیشتیمانە وەکی دایکێکی بوومە بویە پێویستە ئەم وی وڵاتی بەرەف پێش ببینە داهاتوودا ئەم بشینە داهێنەر بگەینە. ڕۆحبەبەری دیواری خوێندنگاکاندا دەکەن و ڕەنگا و ڕەنگیان دەکەن. ئەوان هاوکار و دۆستی ژینگە دۆستەکانن. خۆشەویستیان بۆ کوردستان و تیونیتیان بۆ سەربەخۆی و ئازادی وای کردووە خۆبەخشانە کار بکەن. بەڕاستی ڕێکخراوێکی بە ناوی کەلیمە ڕێکخراوێکی خۆبەخشە دەتوانن هەموو ئیشوکارەکان بە جوانی بەڕێک و پێکی بەڕێوە بن. ئەمڕۆ بۆ قوتابخانەکەمان هاتوون قوتابخانەی قەلەمورکی بنەڕەتی تێکەڵاو ڕەحلەکانمان هەموو کومبار دەکەن و ژوورێکی هونەریمان هەیە هەمووی بویا دەکەن و وێنەیەکی موسیقی لەسەر دروست دەکەن. بەڕاستی ئەرکێکی جوان و ڕێک و پێک ئیشێکی باش. قوتابخانەکان فەرش دەکەن زۆر جار بەجلی کوردیەوە کارە خۆبەخشیانە ئەنجام دەدەن. دانەوێت ڕەمز و ناسنامە و فەرهەنگی کوردی لە کارە خۆبەخشیەکەیان ڕنگ بداتەوە. از رابط مسئله جایی که میسکا از بری خود به نابام زیریا ئێمە یارمەتی ئاوارەکانماندا بە کوکردنەوەی هەندێ پێداویستی سەرەتاییان دەتوان بڵێم ئەم بەبیدایەتی کارم بوو هەرچەندە من کە لە کولێژیش بووم پێشینەیەکی کاری خۆبەخشیم هەبوو بە وتنەوەی وانە بێژ بەڵام لە دوای شەڕ بڕیارمدا کە فێڵەکە بگۆڕم ینی بچمە ئەو شوێنانە کە بڵێن شوێنی شەڕ و ململانەیە یان باردۆخەکە نەگونجاو بوو ئیدی هێدی کاری خۆبەخشیم پەرێستن دوای ئەوە هێدی ئەزمونێکم خڕکردەوە و نێتۆرکەکەم فران کرد و هەندێک هاوڕێم ناسی بڕیارمدا کە لەو کارانە کە بە تەنیا کردومە یان بە شێوەیەکی عەشوایی کردیتم چوومە ناو کارە ڕێکخراویەکاندا ینی کۆمەڵ هەندێک گروپم ناسی هەندێک ڕێکخراوی خۆبەخشیم ناسی ئیدی بڕیارمدا بچمە ناو ئەوان و بە شێوەیەکی سیستەماتی کاری خۆبەخشی بکەین ینی پێشتر شتەکە ئەوهانە بوو بەڵام کە چوومە ناو ڕێکخراوەکاندا شێوازی کارکردنم گۆڕا.
خۆبەخشەکان زۆربەی جا لەسەر ئەرک و خەرجی خۆیان هاتوچۆ ئامادەکاری بۆ کارە خۆبەخشیەکانیان دەکەن. وەکیت بێژن گەنج خەزینە وڵاتیە کوڕاستی ژیوەتەوە هەر گەنجێ وڵاتە ئەگەر وڵاتێکی گەنجێت داهێنەر و بنیاد نەر تێدا هەبن دا وڵات شێتن بشێوەیەکی زورێ باش بەرەف پێش چیتن بویە مەدوێتن هۆژداریە بدەینە گەنجا ئەم ئەف کۆمەڵە گەنجەتنی نەبینەکی ئەوێ زبارەدا مەدوێتن بێ هۆژداریە بێ پەیامە بگەینە گوچکێت هەر گەنجێکی کوردستانێدا کو پێویستە هەستنە سەرپی پێویستە گۆڕانکاریە چێ بگەنە ڕاستە وەختێک کومە دەست پێگیری وەکی زبارە مە هیچ ئیمکانێتێک نەبوون زورت هەیت بێژن ئیمکانیت نییە ئابووری زورا خراپە مەجی ئیمکانیت نەبوون بەسمە هێزە خو کارئینە مەتوانە خود ئاکارنە مەتاقەتە خو کارینە گامی گەنجین دەشێنە گۆڕانکاریە گەینە لە کاتی بۆنەکان چ بۆنی ئاینی یان نیشتیمانی بێت دەست دەکەن بە دابەشکردنی شیرینی و دیاری و هاوکاری بۆ سەرخێزانی ئاوارە و کەم دەرامەت. طبعا ئێمە دەستخۆشی لەو کەسانە دەکەین ئێمە هەردەم هەوڵمان داوە پشتگیریان بکەین هەوڵمان داوەکەوا پاڵپشتیان بکەین بۆ ئەوەی بتوانرێت زیاتر سوود بە هاوڵاتیان بگەینی گرنگ ئەوە نییە کەوا چ پێشکەش دەکەن گرنگ ئەوەیە کەوا ئەو نیەتیان هەیە کەوا خزمەتی کۆمەلگا بکەن بە تایبەت کە دەبینین لە تەمەنێکن لە سەرەتای تەمەنیانن گەنجن بەبێ بەرامبەری ژەوانە خزمەت بە کۆمەلگا دەکەن خزمەت بە هاوڵاتیان دەکەن ئەوە جێگای دەستخۆشیە بۆ نمونە ڕێکخراوی زبارە کەوا پێکاتوە لە کۆمەڵە گەنجێکی کچ و کوڕ کە خەڵکی هەولێر و دەور و بەری هەولێرن ماوەیەک ئەوانە هەڵسان بەکاری خۆبەخشی بە شێوەیەکی خۆبەخشی هەڵسان لە هەموو بوارە جیاجیەکان بە خزمەتکردنی شارەکەیان بە خزمەتکردنی هەموو شار و شارۆچکەکان ئەوەی دەستیان پێیگەیشت بەڵام دواتر دوای ئەوەی خزمەتەکانیان زیادی کرد هەوڵیاندا کەوا لە چوارچێوەیەکی ڕێکخراوی ئەوە بۆ ڕێکخراوی زبارەیان دامەزران ئەو ڕێکخراوە احتیمالە لەبەر شاشەکان زۆر بەرچاو نییە بەڵام ئەوەی ئێمە زانیمانە و ئاگدارین خزمەتێکی زۆریان گەیاندووە بە منداڵان بە ژینگا بە هاوڵاتیان لە هەموو بوارەکان. ڕوحە خۆبەخشیە هەر لە مناڵی نێوە هەر لە بچێکی نێوە دیار من مازم بووی وەختی من دیت وەختی ئەز لە گوێنێ خۆ سێلکی ئاژداگ بووە وەختی من دیت و خەڵکی مە پێکڤە دچن بە شێوەیەکی زبارەیی هەرەوەزی دچن پێکڤە بوو بنەماڵایەکی ماڵێکە پێشمەرگان بنەماڵایکە کەم دەرامەت پێکڤە شول دکەن و بەوەی چاوەڕێ هیچ شتێکی بەرامبەری واندا بکەن ئیدی ئەف ڕوحەوە دیار من مازم بووی وەختی کاسێشتال قۆناغت توانەوەندیە من هەوڵدا کاس من هەندێک قوتابیە کۆڤە بگەمە ئەوێت بنەماڵت فەقیر داوێت کەم دەرامەت و نەشێنە بە خۆ داهاتێکی دابین بگەنە ئەساسا من بچیکێتوان مناڵێتوان من کۆڤەتکردن ئەوێت ئیبتدایی دەخینن سەرەتایی دەخینن من کۆڤە دەکردن و من دەرسا ئینگلیزیە وانا ئینگلیزی زمانی ئینگلیزی من دایە. دوای ئەوە کە ئەو هەمونەتەوە و ئەو هەموو ئاین و ڕەنگە جیاوازەکان لە کوردستاندا دەژیان هەوڵماندەدا بە لە ڕێگەی نووسینەوە کە بە شێوازی ئینگلیزی بوو لە وسایتە بەریتانیەکاندا بڵاو بکەینەوە ئەمە جگە لەوەی کە ئەکتیڤیتیشمان دەکرد ئەوەن دیسانەوە ئەو ئەکتیڤیتیانە لە نێتوەرکێکی گەورەدا نێودوڵەتی بڵاویان دەکردەوە ئاشتی و پێکەوە چەند شتەکانمان بڵاو دەکردەوە بۆ ئەوانماندانار یعنی کو بڵێ هەرچەندە ئێمە لە شەڕدان یعنی ئەوەرێکی زورمان هاتووە و لە مەسەلەی داعشدا پەیوەدینی و ئاینەکاندا تێکچووە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە بابەتمان دەنووسی چیرۆکمان بۆیان دەنووسی بەوەی کە ئێمە هێشتا دەتوانین کوردستان بکەینە لانکەیەک بوو پێکەوە ژیانی ئاینە جیاوازەکان و ڕەنگە جیاوازەکان لەناو کوردستاندا.
اوجی خوشحالیه بمن کو زباره ناف او گنج ناف زباره دا بشوی که بالسوزانه شول بگنه بوی چواره هیچ تگی برانبر دا بگنم امنو که وکی گنج زباره دا ما چند ها چالاکیت گیری بونمونه ل کاتت بونا ججدان بیتن یان بونه کی بیتن یان نحامتی وقت کوسای کوسای دا بیتن ام چت کین ام ثبات آمادت کین مثبت زباره هی بونمونه لججنه مثبت ججنانه زباره هی و روجت بگین دا مثبت زباره هی کوام مثبت پرت کین وان پیداویست او دوی وقت وان بنا مال فقیر و حجار پیوستی به هیم زبارە یاخود هەرەوەزی تێکەڵوە لەگەڵ کەلتوری کوردەواری تاکوی ئێستاژ ماوە هەرچەندە پێشان زۆر زیاتر بووە لە کۆنەوە بەڵام تاکوی ئێستاژ ماوە ئەوە شتێکی زۆر گرنگە ئەوە ڕوحی هاوکاریکردنە لە ناو هاوڵاتیان هەیە. مۆکو قایمقامەتی هەولێر هەر کەسێک بێوە کاری خۆبەخشی بکاتن کاری هەرەوەزی بکاتن خزمەتی کۆمەلگا بکە خزمەتی شارەکەمان بکە ئێمە بەپێی توانامان دەستی دەگرین لەگەڵی دەبیتن سوپاسیشی دەکەین بەشداریش دەبین لەگەڵیان لەو خزمەتکە. ئەوە دیاری بەرنامەی سەربازیونی کەناڵی کوردستان 24 خۆشحاڵم کەوا پێشکەشی دەکەم بە کۆمەڵە گەنجە کە ڕێکخراوی خۆبەخشی زبارەنە کە هەڵساون بە چەندین کاری ئەنجامدانی چەندین کاری خۆبەخشی لە سنووری پارێزگای هەولێر پیرۆزباییان لێ دەکەین. خۆشحاڵم دووبارە کەوا پێشکەشیان دەکەم کە ژمارەیەکیان لێرەنا ئەوانی تر ئامادە نینە لێرە پیرۆز.